ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ئێمە هەموو ڕۆژێکی یەکشەم هەموو ڕۆژێکی یەکشەم لە خزمەتانە لە خزمەت کتێبی ئەدداء والدەواء نەخۆشی و ئازارەکان و دەرمانەکانیان کە زانای پایەبەرز ئیمام ئیبن قەییم جەوزی نووسیوێتی لە خزمەتانە ئەبین. ئەم کتێبە یەکێکە لە کتێبە زۆر نایابەکان کە لە تەسکیە و تەربیەی ئینسان زۆر بەرز و گەورە ئەکا و یەکێکە لەو کتێبانەی کە ئەکرێ ئەگەر بکرێتە مەنهەج خەڵکی زۆر سوودی لێ وەربگرن و زۆر سوودی لێ ببینن. ئەم کتێبە نایابە هەموو ڕۆژانێکی یەکشەممە ئاسوودەیی ڕۆحمان ئەخەینە بەر ئەم کتێبە و نەشتەرگەرەکانی ئیبن قەییم تاوەکو بزانین چۆن ئیبن قەییم زامی ڕۆحەکانمان تیمارەکە، چۆن ئاسایی بۆ ناو ڕۆحەکانمان ئەگەڕێتەوە. لە سەرەتاوە باسی ئەومان کرد کۆمەڵێک دەوای زۆر بەهێزی بۆ باسکردنی ئیبن قەییم، قورئان خوێندنی زۆر، دوعاکردنی زۆر، کردەوەی ساڵحی زۆر. هەموو ئەوانە هۆکارانێکی زۆر بەهێزن یا چارەسەر و دەوایەکی زۆر گرنگن کە ئاسایش بۆ ڕۆحەکە ئەنێرن. دواتریش بە درێژی باسی کردەوەی بۆ کردوین، فێڵەکانی شێطان لە دزینەوەی خۆدزینەوەی ئینسان لە کردەوە. دواتریش باسی کاریگەریەکان لە دوو تاری پێشوە باسی کاریگەریەکانی گوناهمان کردو لەسەر ئینسان. وتومانە کۆمەڵە کاریگەری سلبی زۆر خەتەری هەیە. یەکێک لەوانە ئینسان بەهۆی گوناهەوە دوور ئەکەوێتەوە لە علم و حرمانی علمی ئەبێ، نوری علمی ئەکوژێتەوە. یەکێکتر ڕزقی کەم ئەکا بەهۆی گوناهەوە. وحشەتێک لە نێوان ئەو خۆیان دروست ئەبێ، وحشەتێک لە نێوان ئەو عەبدەکانی خۆیان دروست ئەبێ. کارەکانی بە قورسی ئەدا بەدەستەوە، تاریکەیەک لە دڵیا هەست پێ ئەکا. لەگەڵ ئەمانەشە هەموو ئینسان بەهۆی گوناهەوە نەک تەنها دڵی لاواز ئەبێت و ئەڕمێ، بەڵکو دڵی لەگەڵ بەدەن و لاشەیە ئەڕمێ بەدەست گوناهەکانەوە. ئەنواع جۆری نەخۆشی لە ئینسانە سەر هەڵئێنێ. هۆکارەکەی بریتێ لەو گوناهانێکەوە ئینسان ئەیکات. کۆتا خاڵکە دەرسی پێشوو باسمان کردو بریتی بوو لە حرمان و تاعە. ئینسان بەهۆی گوناهەوە هەندێک جار مەحروم ئەبێت لە تاعەت و خواناسی. ناتوانێت شەو نوێژکە، ناتوانێت نوێژی سوحاکە، ناتوانێت خواناسێکی ڕاستەقینەی پێ ناکرێت. گوناهەکان ڕائیکێشن وهای لێ ئەکەن کە دووری خەنەوە لە تاعەت و عەبدایەتیەکان. ئەمڕۆ ئەمانەوێ بۆ ئاسایشی ڕۆحمان بچینەوە خزمەت ئیبن قەییم کە هەندێکتر لە ئاسارەکانی و کاریگەریەکانی گوناهمان بۆ باسەکە کە ئینسان گوناهی کرد حاڵی چی لێ. یەکێک لەو شتانەی کە تووشی ئینسان ئەبێ بەهۆی گوناهەوە بریتێ لەوەی کە عمری کورت ئەکات، عمری کەم ئەبێتەوە. أفرمي ومنها أن المعاصي تقصر العمر وتمحق بركته ولا بد. أفرمي قناها كان عمر إنسان كرتكنا وبركت لعمر إنسان هلا قرب إلا جبوشي وزي بركت لعمر أو كسا هلا يجري. فإن البر كما يزيد في العمر شون شاككاري عمر إنسان قورئك درجك فربركتك، والفجور يقصر العمر وهلها فجور وخرابك يجب أخوة عمر إنسان كرتكاته. شون عمر آيات دريج أبي كرت أزاين عمر محدود لإنسان. آية عمر إنسان دريج أبي وهو طاعته لكم الله فرما يجتهدوا في غمريان صلى الله عليه وآله وسلم. أفرمي كي عمر دريج بازور سرداني خزمكاني بازور شاككاري لقد دايكو بوشاك. آية عمر فعلا دريج أبي يعني لو مدة محدودة داندا وكتايبي كامل. علماء شيء أفرمي بويا ابن القيم أكثر من بورونا كاتو أفرمي وقد اختلف الناس في هذا الموضوع. علماء اختلاف يعني هي لسد تدوقس لما مسألة. فقالت طائفة هندي كان فرموا يعني نقصان عمر العاصي هو الذهاب بركة عمره ومحقها عليه. فرموا يعني
نقصان عمري إنسان بتشيابه وهو جناها كان وكسي عاصي شون عمري كمك فرمانا بركتنا وعمرنا من سبحان الله بركتنا وعمرنا من أي أما آية تأثيري أبيت يعني جناه تأثيري أبيت ولا لسروي كبركة لعمر إنسان من نخير راستوخو وابلين جناها كان تأثيري كراستوخو أنا بلا عمر إنسان أجر باسي كي كرتي بركة كم وي زيادة الموضوع كان رمبته علماء فرمون دوشة هي الزيادة والبركة الزيادة والبركة لا فرق شيء الزيادة هو زيادة بأمر ظاهر بونمونا أم پرداخە کەمێ ئاویتیایە هەندێکتر ئاویتەیەک بەم ئاوە ئاشکرات و ئەبینێم ئاوە زیادی کرد ئەمە پێوترشی بێتە زیادە ئەفەرمون ئەی بەرەکەت چییە ئەڵێن زیادەتون ئەویش ئاوەکە زیادەکە بەڵام بەچی بئەمرین خەفی بە دەستێکی شارە و پەنهان کە کەس نازانێت بۆیە ئەبینی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم دەستی مبارەکی خۆی ئەخاتە ناو کەمێک ئاوە 300 ئەوەندە کەس دەستنوێژی پێ ئەگرێت کەلوپەلەکانیان پڕەکان ئەمە چی یعنی ئەمە زیادەتون بئەمرین خەفی هەموومان لە ژیانمانە هەستمان و بەرەکەت ببووە یەک کەس نییە لەم سەرزەویە هەستی و بەرەکەت نەکردووە سوبحان الله هەنێ جار شتێکی کەمت هەبووە زۆر بەشی کرد هەنێ جاری شتی زۆرت هەبووە کەم بەشی کردی ئەوە بەرەکەت لەمەیانە بەرەکەت هەبوو لەویتریانە بەرەکەت نەبوو سوبحان الله ئەفەرمێ ئەم زیادە و باڵە نقصانیە لەناو حياتی ئینسانەکە هەستی پێ ئەکا طبعا علماء زۆر هەست بە و بەرەکەتە ئەکەن سوبحان الله يعني ماوەسا سعیدی نورسی بەزا ڕەحمەتی خوا بەسەریدا بارێ هەندێک جار کتێبێکی نووسیوە فەرمێ ئەمە لە 3 چارەکێکە نووسرا بڕۆکە لە بەیان تا ئێوارە ئینجا تۆ بۆ تەخوێنرێتەوە بە شەرتێ ماوەسا و توێت و تەلەڤەکان نووسیویان کەچی کتێبێکی زۆر دقیق و زۆر پڕبەرەکەت و ئەوانە سێرەکەی زانایە کتێبێکی گەورەی نووسیوە تۆ هەر چۆنە بکەی بە 3 ڕۆژ ئینجا بۆ تەخوێنرێتەوە کەچی ئەوە چەند سەعاتێ نووسیوێتی کەس لەو سڕ و نهێنێتیان ناگا خوا هەندێک جار کە ئەنەما کات ئەکشێنێ کات گەورە ئەکا و ئەم کەسانە بۆیە بەرەکەت شتێکی زۆر تایبەتە لە ئینسانە کە خوای گەورە بە هەر کەسی عەتا کرد خێرێکی زۆر گەورەی پێ عەتا کرد پارە و سەرەت و سامانیش ئەوهەیە وەڵڵا جارێ پارەیەکی زۆر کەمت بەدەستەوەیە کەسی خوا بەرەکەتی تێخا زۆر بەشەکە جاری واشێ پارێکی زۆر بەش ناکە جارێک بە بیرمە چووینە ماڵێکی فەقیر لەگەڵ چەند دۆستێکە بۆی هاوکاریەکی بکەین هەموو مەساریفی ماڵەکەمان سیر ئەکرد ئێمە ماڵەکانی خۆمان بە چ حاڵەیە یعنی بە 500,000 بچووە بەڕێوە کەچی سێرمان نەکرد نزیکەی 120,000 بۆ ئەوان سەرفەکەین لێشیان ئەمێنێتەوە چونکە ئێمە کامل سەرپەرشتی ماڵەکەمان نەکرد هەموو شتێک پێداویستیەکانیان هەموو لە جلو و بەربوو خوا هەموو جێبەجێ کرد و ئەشمایەوە لە پارەک هەموو جارێ بۆ دۆستانەوە ئەوە نیشانەی بەرەکەتە پارەیەکی کام زۆر زیاتر بەشەکە هەموومان ئەم حاڵەتانەمان بینی و دەیان نمونە و ئەومان لەلایە کۆمەڵی هۆکار هەیە کە بەڕاستی بەرەکەت دەخاتە عمری ئینسان و ژیانی ئینسانەوە و کۆمەڵی هۆکاریش هەیە بەرەکەت ناهێڵێ بۆیە یەکێک لەو شتانی کە بەرەکەتی عمری ئینسان ئەبات و نقصانی ئەکا بریتێ لە چی بریتێ لەوەی کە ئینسان گوناهکات و گوناهکان ڕۆژانە بەرز کاتەوە وای لێ وردەوەدە بەرەکەتەکانی لەدەست دەرەچێت طبعا ئەمە هەندێک لە زانایان ئەمە ڕەئیان ئەفەرمون کەوابوو بەرەکەت زیاد و کەمەکە هەندێکتر لە زانایانەوە ڕەئیان نییە ئەفەرمون ناوەڵڵا بل تنقصه حقيقة هەر بە حقیقەت خۆی بۆ خۆی عمرەکە کورتە بێتەوە بۆی گوناهە كما تنقص الرزق چون رزق كم أبيته وهرب أشكرا كم أبيته وأمج أهوى رك عمرك كم أبيته فجعل الله سبحانه للبركة في الرزق أسبابا كثيرة تكثره وتزيده خو أيقول أبوه مسألة الرزق هو كاري زور دانا وبركة هو كان زور أبو بركات كبكيتنا ورزقه ورن بعملي تحقيق نوزان شان ما يصير شيء لو أنا كبركة دخلتنا رزق بخشين هەر بەخشە بزانە بەرەکە دەکەوێتە ناڕزقتەوە یان ناکە یەکێکتر لەوانە میوانە سبحان الله میوان هۆکارێکی زۆر عەزیمە بۆ بەرەکەت سەلام لە فەرمایشتێکە سبحان الله ئەفەرمێ سەلام ئەکەیت کە ئەچیتە ماڵەوە لە مناڵەکان ئەفەرمێم کەسێک کە ئەچێتە ماڵەوە سەلام ئەکا خوای گەورە بەرەکەتێکی زۆر تایبەت بەسەر ئەم ماڵە ئەبارێ
حتى الشياطين اللي يدورك لما لو درسوا سبحان الله دعائك بركتك أخوي قالوا بركة بسر مالك يا دا أبارين يعني بركة شتيك بكم الله هكار باكو خاويني كان ما بو إيوه باكو خاويني مال زور هكاري كي بهيز بمسألة بركة هندق لزناني قديم فرمويا أن نهشتنوي السفرة طبعا ويك لشت الدقيقة كان ها السفرة مثلا نان أخرى السفرة كلها بجي أهل ويك لو هو كارانيك بركتنا هذا يتر كم تاع تأخير تانك وزوزان زي مسألة سبحان الله بركة زوجته يعني أجر بكرة يعني بديان وتاتوناتو يعني باسي بركة كيت الشوازكاني هو كاركاني شون أكيد شيء محقي بركة أكا همي أم زنانة فرميانا كاكا باسي بركتني هر رزق خوي شون زيادة كاتو شون كمكا بالضبط عمري إنسان يجب خوي يقولنا هو بركت لعمره هو كاري زور قوريكا زياديكا كميكا أما رأيا أو هاي فعلا عمري إنسان طبعا إما لما مسألة أجلها اشتيك إشكالك موجود رزنا بأجل إنسان محددة بلام علماء أفرمون أجلك هيك نا يتدي أجلك هيك يتدي أجلها تدي حتمية هيش قراكاري بسرنا بلام أجلنا هتدي همو إنسانك يكو ملويزقي هي ومردن لكام يعني أمري أو أجلي كوتايتي أجلنا أواني تير هموي مجالات أبوي خوي أجر تواني بطاعات وأنا أجلك خوي دور خاطر رأينا هو أجلك خوي دور خاطر سبحان الله إما زور كات يعني مو يكي من بمرينو ينو يعني جاريتك أنما دروس أبيته خوي يقول جيانب أداته سبحان الله ها للي واري مرقة أقريته جارك دوام سيان هو كاركاني شيء سبحان الله أفرمون هندق لإنسان كان مسراو ليرة وفاتك بلام أم كرده وصالحانه إيقر كرد ليرة أشت إيرة أشت أولاتر هر حقيقة عمر إنسان دريجي وكمي تأثير بيه كوابو لسر رأي أمزانا نعصيان وقناها كان عمر إنسان كرتكاته وكمي أكاته أفرمي قالوا ولا تمنع زيادة العمر بأسباب كما ينقص بأسباب ما نعنيك عمر إنسان بهوي كومالشتو زيادك ونقصشك بهوي كومالشتو خوي ويدانا وشون أرزاق وآجال وسعادة وشقاوة وهوي بهوي كومالشتو زيادك كمك نخوشي لقل اشتاقية زيادك كمك دولة مندي فقيري ما شبهوي كومالشتو زيادك كمك هموي قضاوتي خوي إنسان لقضاء بيزور قولة ترتيب قال قضاهر أولية بلا ملائكة المحدد نابي جولبك نا أبو خوي يقول داينا وأجر أمكس الصالحة أم إيش الصالحة نيكل أو أن عمري درجة بين نيكل ألا أوستب وشافي تفصيلات وهو يقضي ما يشاء بأسباب وأبريال دابه كم الأسباب وكم القضاوات بقوله جعلها موجبة لمسبباتها مقتضية لها أو أنهم يعني وأكنك يعني سرچاوي بابلين هو كاركان وأكادك ورده إنسان أم عمره يا درجة يأكل بهم وشي قضاوتي خواجان أما دون رأي كابو الرأي وتيان حقيقة عمر زيادة كالرأي وتيان يعني بابلين قناة حقيقة عمر كمك الرأي جدا بركة بعمرنا الرأي سيهم وقالت طائفة أخرى تأثير المعاصي في محق العمر إنما هو بأن حقيقة الحياة هي حياة القلب أو قصصيك زور قبل جياني إنسان سبحان الله جياني أشكراتي يا جياني ضليتي طبعا جياني أشكرا برواكان يعني إنساني وهي حرشي نعمي سرزي هيتي كيشي زورنا راحت زورنا آرام زورنا طبيعي أبو زر جياني أبو زر هو كاري أما بوشوك حياتي ضلينية يعني جاري وها من دوستي جيد الله بخو ماصا هزناكم خوشيكم لجيانا بيني أي شون خوشي نبيني أي تو سياروني أي تو خانوني أي تو خزانة منالني ماصا أنا همو هي بس هزناكم ناخم هز بخوشي ناكم حرشي أكم ناخم آرام نابتو هز بجواني ناكم هز بخوشي ناكم أفرمي أم رأي بيان وايا جياني ضل أو كسي عصيانك جياني ضلي نامني جياني ضلي كرتبته فكنا جيانك تري مسوكرة هي مشكلة إني
ولهذا جعل الله سبحانه الكافر ميتا غير حي. بو اخوي يقول الموني كافر بس يعني فرمودي كافر مردو يعني مردو اي اوني اقرر فرموتي اموات غير احياء. هل مردو كافر بو چونك دڵیان مردو دڵیان ئیش ناکە دەیکەوا بوو ئەموات غير أحياء مادام خوای گەورە حياتی دڵی بە حياتی ئەساسی داناوە کەوا بوو ئەمانەش کە عیسیانەکەن چیان کەم ئەبێتەوە وردە حياتی دڵیان کەم ئەبێتەوە. فالحياة في الحقيقة حياة القلب وعمر الإنسان مدة حياته فليس عمره إلا أوقات حياته بالله. فرميانا لحقيقة جيان تنها جياني ضل عمر إنسان مدة جياني إنسان بخوا هیچی بۆ نامێنێتەوە ئەو وەختانە نەبێت کە پەیوەستی لەگەڵ خۆیان بەستووە و پەیوەندی لەگەڵ خۆیان هەیە. ساعاتی عمر تەنها ساعاتەکان کە ئینسان لەگەڵ خۆیان بەسەریان ئەبا. فالبر والتقوى والطاعة تزيد في هذه الأوقات. بخوا إنسان چاکەکار بێ تەقوای خۆی هەبێ طاعەتی زۆر کە ئەم کاتانەی بۆ درێژ ئەبنەوە پەیوەندیەکانی لەگەڵ خۆیان بەهێز ئەبن کە ئەمە ئەکاتە ئەوەی کە عمری درێژ بوو بێت. ولا عمر له سواها. بخوا هیچ عمرێکی تر ئەو هەست پێ ناکە ئەوە نەبێ. بە کۆی گشتی عبد إذا عرض عن الله واشتغل بالمعاصي إنسان کە مشغول بوو پشتی کردە خوا مشغول بوو بە گوناهەکانە وضاعت عليه أيام حياته الحقيقية ژیانی حقيقي أو لەدەست دەرەچێت التي يجب غب إضاعتها يوم يقول يا ليتني قدمت لحياتي. إنسان لروجي قيامتها خۆزگەیان گێڕاوە بۆ سەرزەوی و حیاتی سەرزەوی بۆچی ئەم خۆزگەی ئەخوازێ بۆ ئەم هاوارە ئەکەن یعنی هۆکارەکە ئەم خاڵەیە عەزیزانم ئەم حیاتەی ئێرە بەخوا ئینسان عەسیانی کرد پەیوەندی لەگەڵ خۆیان وردە لاوازە بێ ئەقچڕێت تاوای لێ هەز ناکات چێژوەر ناکرێت لە حیات سبحان الله. یعنی چێژوەرگرتن لە حیات لەوە ئەچێ ئینسانێک بڵێ وەڵاهی من خۆشترین ژیان ئەوە بەسەر خۆشترین ژیانەکە چییە؟ سەفرە و سیاحەتەکەم. بەبێ مەجارێک کۆمەڵێ دۆستم هاتبوون ئەو کاتە سەرەتای ژیانم بوو ئەوانە کورە ماوەساوەل بە تونیم بەیکرە کورە ژیانیش ئەوێ ئەمە وەڵا ڕاستەکە ژیانیش ئەوێ. دوایی وتم دا باشە با من نمونەیەک بۆ ئێوە بهێنمەوە. وتم باشە فەرق و جیاوازی نێوان من و ئێوە چی؟ کوڕەکە ئێمە سەفرەیەکەن وتم داماوەزان بە سەفرە ناکەم. وتم ئادەی کامتان ئەم 16 جار چوو بۆ سەیران ئەو کاتە خەڵک کەمە چوو بۆ سەیران قەدەری خۆم لەگەڵ مناڵەکان ڕخۆمانمە لە لادەیە بوو هەر ڕۆژە تااقەتمان نەبووە ئەچم بۆ دەشتە نانمەخۆ هەر بە پێشە چوو هەنگایەوە وەڵا ئەوەتی من 2 جار چوومە وتی 3 جار چوومە وتی 5 جار چوو ئێوەتم من 16 جار چوو. ئەگەر سەیران بێ تەڕی سەیران بێ وتم ئێوە مناڵ وشک وەڵا لە هەموو ناتەڕترم. وتم ئادەی چیتر دەی بزانم کامتان هەیە چێژەکان لە خواردن بە تاوی وەرگێن چی ئەخۆن هەرچیەوەی خۆن نیشی خۆمەخویەوە وەڵا منیش لەوەشە لێوە تەڕترم ئەوتان نانیش لە خۆم هەموو شتێکی شو کێشەمان. وتم عەزیزانم حیاتێکی تر هەیە ئێوە پێتان وایە ئەوە وشکیە من پێم وایە ئەوە ژیان وەرن پەیوەندی بکەن بەخواوە ئێرە من هەر ڕۆشتۆ وەکو یەکین بەڵام شتێ زیادەکەن چێژێکی تر وەرەگرن. وتم ئێستا ئەگەر کەسێک لە ئێمە تووشی شەکرە بوو بێ چەند حەزی لە شەکرە لێشی مەنع کراوە بەبیرمە خەسوون بە ڕەحمەت بێ یاخوا لێ مەنع کراوە بۆ شەکری نەخواردێ ئەچوو بە دزی خێزانەوە کە خێزان ڕێ لێوە نەبووە خورمەکانی دێنە نەبە مەیلی خۆی تێر خورمایە خوا منش هیچ قسەم ناکە ئەم وەڵای حەقم نییە بەسەر باڵ ئیسراحەتی خۆی تێری لێوە. اینجا نەکەدەکەش هاتەوە لای ژوورەکەی من سێری شەکەی بزانە کتێبە خوێنەوە یان پێ بزانیەوە. اینجا دوایی ناو کوشتەکانشی فەقیرە نەئەزانی فڕێ با خستە شوێنە کە خێزان باتەوە ئەیزانی و بە شەڕیان. یعنی تەسەوەر کە هەموو حیاتی ئەو ئەفرەتە خۆشی و چێژوەرگرتن بوو لە شتێک لێ مەنع کراوە کە شیرینی بوو. وەڵاهی ئینسان بزڵت ئەوە یعنی کە کاتێک هەست بە شتێک نەکات ئەو کەسانی کە بۆن ناکەن سبحان الله ئێمە هەرچی باسی بۆنی خۆشکەی بۆنی ناخۆشکەی ئەو هەستی پێ ناکەن ئەو چێژەی نییە نازانی چۆنی تێبگەین. دۆستێکم لە مزگەوتی گەورە لە سلێمانی دەرسم خوێن لە خزمە مەوسڵ لە عەبدوڵڵای خوا عەفویکە ئەوە ڕۆژێ ئەوی پێوتم ناوی ئیبراهیم بوو ئیبراهیم ڕۆڵە ئەوە سوور چۆنە منیش مناڵ بووم
ئەی بیرم کە بڕاڕاستە بڵێم چۆنە ئەی ئەو چاوی نییە سوور نابیێ ئەی وتم قوربان وەکو شووتی وایە ئەی وتی ئایعنی شیرینە وتم نەوەڵا شیرین نییە وتی ئەی چۆن وتم وەڵای وەکو خوێن وایە وتی یعنی شلە گەرمە سوێرە وتم کورە بە قورعانەوە ڕێژدیێ ئەیوە حتا هەوڵم بە خۆم هێنا خۆم سوور کردەوە ئەی هیچ نەمتوانین تێگەانی سوور چییە چونکە ئەو سوور نابینێت بەخوا چێژی خواناسی واللهی ئینسان نازانێت ئێستا من چۆن بە تۆ بڵم وەرە چێژ وەرگرە لەو کاتانەی کەوا شەو تاریکە و کەس ئاگای لێ نییە و لەبەر دەم خۆیان ئەوەستیت و پەیوەندی لەگەڵ خۆیان ئەبەستی چیت پێ بڵێ وەرە خۆت بە عەمەلی جێبەجێ کە چاوت کەرەوە ببینە هەستی بۆن بکە و بۆنێکی خۆشی شەونێش بکە اینجا بزانە ئەو کاتە ئەو هەستێکەوە وەری ئەگری چۆن و چه شێوازێک بۆیە بەڕاستی ئینسان عمری درێژی لەوایە ئەبینێتەوە والله ئەو کەسانەی کە عاریف و عابدن ئەگەر شەوێک عەبدایەتیان لەدەست دەرچوو دنیا لێتەوە والله نوێژێکی سوحایە لێ دەست دەرچوو دنیای لێتەوە نازانێت چی بکە ئێستا ئێمە ئەگەر یەکێک نانی نەخوارد دەبێت تەسەوورکەن یا شتێکی زۆر حەز لێ یەت ئەڕۆ نازانێت چی بکە نازانێت دنیا لێتەوە ئێوە بڕوا بکەن چۆن ژەمێک خواردنی زۆر باشی لەدەست دەرچوو بێت و برسی بێت و تووڕە ئەبێ بە هەمان شێواز کاتێک کە عەبدایەتەکەی لەدەست دەرەچێ بۆ شێواز وەرە ئەو کەسەی هەموو لەحزەیەک یا هەموو شوێک گرتوویەتی بەوەی کە 1000 سەڵاوات بە دیداری پێغەمبەریان صلی الله علیه وسلم بنێرێت و شەوێ لەدەستی دەرچێ زان چی لێ تووشی وحشەت ئەبێ ئاگەی لە خۆی نامێنێ بۆیە ئەم خاڵەکە کە بەڕاستی حیاتی حەقیقی ئینسانە والله لە عەبدایەتیە دەستەکەوێت لە گوناها ئەم حیاتە حەقیقیەت کەم ئەبێت کەم ئەبێت چونکە هەموو ئینسانێکیش کە گوناهبار بێت كل گناهی نییە هەر هەندێک چێژ وەرەگرێ بەڵام کولی چێژەکان وەرناگرێ هەندێک لە خواردنەکانی لە مەنع کراوە بۆیە لە هەندێکیان چێژ وەرەگرێ لە هەندەکەی تر چێژ وەرناگرێ ئێمە زۆر پێویستمان بەم لایەنەیە بەڕێزەکانم کە بینی خۆمان و خۆمان لە گوناهەکان بپارێزین لەعەلە ئەم حیاتەمان پێ عەتاکرێ جارێک بە ئیبن تەیمیە وتیان ئەی ئیمام ئەکرێت دڵسوژدە بەرێ فەرمووی ئانە وڵات دڵسوژدەوە بەس یەک جار ئەیبا خۆمان چۆن یەک جار ئەیبا فەرمووی چونکە کە سەری نەوی کرد چێژێ وەرەگرێ سەری بەرز ناکاتەوە تا ئەمرێ ناتوانێت سەر بەرز کاتەوە چۆن سەر بەرز کاتەوە بۆیە بەڕاستی ئەم بەشەیە کە ئینسان کە هاوارەکە لە قیامەتە ئەڵێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزگە ئەنگێڕەمە بۆ ژیانەکەم ئەو ژیانەی کە چێژم لێ وەرەگرت لەوێ عەبدایەتیم ئەکرد جارێک ابن تەیمیە فەرمووی خوا بەهەشتێکیە لە دنیایە هەر کەس بێرە تێی نەچێت لەوێ شتێی ناچێت بەهەشتەکەی ئێرە بەهەشتی عەبدایەتی و خواناسی و تاعەت و ئەم لایەنەیە بەخوا ئەگەر لێرە تێی نەچوو لەوێ تێی ناچێت فلا يخلو إما أن يكون له مع ذلك تطلع إلى مصالح الدنيوية والأخروية أو لا لما تجاوزناك إنسان سير مصالح الدنيا والأخروية كان أكايا نايكا أجر تطلعي نبو هیچ گوێ نەدا بەوەی کە ئایا دنیای چۆنە ئاخرەتی چۆنە و عمری فەوتە ئەگەر هات و تەنها سەیری دنیای کرد ژیان بە بەتاڵ ئەباتە سەر ئەگەر هات و سەیری هەردووکیانی کرد هەوڵی بۆدا ئەسبابەکانی خستە گەڕ سبحان الله وردە وردە حیاتی بەرەکەتی تێئەکرێ و درێژە بەو گەورە ئەگەر هات و گوناهەکانی کرد وردە وردە حیاتی یەتە خوارە کەوابوون نهێنی ئەم بابەتە چییە عمری ئینسان درێژی ژیانی ئینسان بەخوا دەستی ناکەوێت ئیلا بەوە نەبێت کە ڕووبکاتە خوا وە چێژ وەرگرێ لە خۆشەویستی خوا لە ذیکری خوا هەرچی شتە بیخاتە پەنایەکەوە هەتا وەکو ڕەزامەندی خوا بەدەستێنێ ڕەزامەندی خوا هەر کەس بەدەستی هێنا ژیانی بەدەستێنە بەدەستی نەهێنا ژیانی فەوتە کەوابوو گوناهەکان لە عمری ئێمە کەمەکاتەوە عمری ئێمە بێبەرەکەتێکە عمری ئێمە تێک ئەدا مشەوەش ئەکا ئاسایشی ڕۆحمان نایەڵێ ئەبێ ئێمە لە عەبدایەتی خۆناسی خۆمانە زۆر ئازار و دلێرانە خەریکی خۆناسی و تاعەت و عەبدایەتیمان بێ بەخوا عەزیزەکان خۆشترین کاتەکانی ژیانی هەرێکێک لە ئێمە کە ئەڕوا بەسەرمانە تێ ئەپەڕ ئەو چێژانەیە کە وەرمان گرتو وەرە ئێستا بیرکەرەوە لە عمری خۆت بە هەر یەکێک لە ئێوە بڵم ئادەی ژیانی خۆتم بۆ بگێڕەوە
وا 3 ساعات 4 ساعات حياتي خۆتی گێڕای هەر ئەوەندە بیرماوەی تۆ کۆتا دوو بەڵام وەرە چێژەکان جوان سیرکە قاڵ بەرەوە لەگەڵیانە بزانە چه هەست بە عمرێکی درێژ و پان و بەرینێک لە پیریە ئینسان زۆر کات چێژی عەبدایەتی ڕۆحێکی تری ئەداتە بەر من زۆر کات سەردانی پیرەکان ئەەکەم زۆر چێژ وەرەگرم هەندێک لەو پیرانە ئەبینم لەبەر ئەوەی دڵیان ئولفەتی بەخواوە گرتووە پەیوەندێکی بەهێزیان بەخواوە هەیە سوبحان الله هەستەکەم تێکەڵبوونێکیان هەیە لەگەڵ ڕەب العالەمینە هیچ ئازارەکانیان لەبیر چۆتەوە ڕاستە پیر هەنێ تەبیعەتی یار پیرە بێتەوە هیچ چاری نییە بەڵام هەستەکەی ئەمەیان زۆر جیاوازە لەوانی تر ئەم پیرەیان ڕەبتی لەگەڵ خوایە شێوازێکی ترە قسەی شێوازێکی ترە پیرە بینی هەمیشە زمانەکانی پڕ لە دوعای خەیر و لێوەکانی هەر کات جوڵا کۆمەڵێ ذیکر و سەڵاوات بە دیداری پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەکەوێتە خوارەوە ئەبینی لە نوێژەکانیان ڕکوع و خوشوعێکی عەجایب خزمەتکاری قورئان و تێگەیشتن لە قورئان هەندێک جار چوومەتە خزمەت پیری وە وتوێتی مامۆستا من هەموو ڕۆژێ 10 جوزء قورئان ئەخوێنم 10 جوزء ئەی لە گەنجیە چیت ئەکرد بخوا لە گەنجیە فریان نەئەکەوتم بەس ئێستا خۆم بۆ یەکلا کردوتم شانم پێ کرد پیری واشەیە ئەوەی مەشغوڵە بە دنیا مەشغوڵە بە حیاتی دنیا نازانێت چی بکە نازانێت چۆن بژی ئەخر ئامەیە ئەوەیان ئاسایشی ڕۆحی هەیە ئەمان ئاسایشی ڕۆحی نییە بۆیە لە کاتی ئازارەکانە دەرەکەوت لەم ڕۆژانە لای مامۆستا مستەفا بوو مامۆستا مستەفای گۆڵپی خۆی گەورە شفای بۆ بنێنێ و ڕەحمەت و بەزەی خۆ لەسەرا بارێنێ طبعا ئێستا لە نووسین کەوتووە بۆی باسکردم ئەوە ئەم ئازارە بۆ من خەیرێکی زۆر گەورە سێ کتێبی زۆر باشم تیان نووسی یەکێکیان 200 و ئەوەندە لاپەڕۆ یەکیان 100 و ئەوەندە لاپەڕۆ یەکتریان 100 و ئەوەندە لاپەڕە نووسیم بەڵام بەخوا ئەم جارەیان ئەتی لە نووسین کەوتم ناتوانم سیرەکەی ئەمە چێژی لە عمری وەرگرتووە ئاسایشی ڕۆحی بۆ بەهۆی نەخۆشیەوە بۆیە سوبحان الله ئەو کەسێکەوە هەستەکەی پەیوەندی لەگەڵ خوایە ئەبەستێ ئاسایشێکی زۆر تایبەت بۆ ڕۆح و دەرونی دی هەتا ئەو کاتەی نەفەسێکی تیا و مەجالێکی تیا خەریکی خزمەتکردنە خۆ ئەگەر مەجالەکەش نەما ئەگەر بە دڵیش بێ خەریکی ذیکر خوێندن مامۆستا حەوامینی ئیمامی لەگەڵ مامۆستا مەحموودی ئیمامی باوکیان بە ڕەحمەت بێخوا لەسەر جێ بوو چوومە خزمەتی هیچ جوڵە و حەرەکەی نەبوو بەس ئەم پەنجەی ئەجوو شوێنی تەزبیحەکەی ئەبۆ شێوازە نەئەوەست ئەبەمە ئەیانزانی ئایا ماوەیان نەماوە چەند ڕۆژێکی زۆر سوبحان الله بەس ئەم پەنجەی ئەجوو لە کاتی بانیشە ڕەعشە و جوڵەیەکی ئەکرد کە ئەیویست تەکانێ با بەرەو مزگەوت بڕ ئەفەرمێ ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خۆی لەبێ لە سجنە کاتێککە گوێی لە بانگ ئەبوو بە پەلە هەڵەسا خۆی گورجەکردەوە تا لای دەرگاکەی سجن ئەڕۆشت و ئینجا ئەگەڕا نوێژەکەیەک على حرسكان وتيان قربان باشا تو خود أزاي لا تواني بشي بو مزقوي بو خود عزيتي خود كو أكيتو تينا بو عذر من الله إخوة شجور أقول لهم تشن حنقاوي كأنه مانع منعي كرقرامي صلاح الدين أيوبي كاتي كمان خوجو لكوتايا كان حياتي يا سبحان الله أفرمي آزاري كيزو قرسيها ونأتواني ببيو خوي راقري قاتش كان ألزين أكوت الله شو شركة أنا حرشون إيش يكره هالقصايا الله أكبر تحرمي بس تقول زختي خزاس شو شركة الله بيانو قربان أنا أخوات عزيز مدى أفهم نام بشو كتير عذر إنه بردم خويا هاد تصوري أي إيمة شيء يعني هاتو سيركة وأنا أسايش روحيان هي شون أجي جونا دا أم لا شيء أزاري هي أزاري مشاكل هي مشاكل نية إيرة أو إجوا إيرة أكا أي أوي تركة أي هالبي حياتك سبحان الله كاتي إذا حياتي لأبر جاري كسيكي توبكار هاتا لام قسەکانی زۆر سەرنجی ڕاکێشان زۆر دانیشتن پێکەوە وتی مامۆستا خراپەیەک نییە لەم سەرزەویە تۆ تەسەووری کە من نەمکردی وتم هیچ باز مەکە ئینشاءالله خوا ئەرحەم الراحیمین وتی مامۆستا تەوبەم کردووە بەس با عەرزەکەم
هەموو ئەوانم لێ گیرە ماوەسای من بە نەزاری تۆ بۆچی هاتم بۆ لای تۆ وەڵڵا هاتووی تەوبەیەکی تاوەتی ناوەڵڵا کێشەیەکیشم هەیە تی بەخوا خوا عقوبەی داوام ئێستا ناتوانم سەرجەی لەگەڵ خێزانەوە عقوبەم درا خیانەتم کردووە دوایی خۆی گەورە حەڵاڵەکەی خۆمی لێم مەنع کردوم تەواو وەستا نازانم چی گیرۆدە بووم ئێستا نازانم چۆن بکەم ئایا چی بڵێم ئێستا هاتووم ئایا لە ڕۆژشەرەوە من گوناهبار نابم ئایا چارەسەرێکم هەیە ئایا نازانم هەنە جارەمەوە بە خێزانم بڵێم کاکە بە مافی تۆش نەخۆم تۆ بڕۆ دڵیشم نایە نازانم چی هاتووم بۆ چارەسەری ئەم تەسەوڕکە کە ئاسایشی ڕۆح تێک چوو وا تەسەوڕ مەکە تۆ بڵێ لە نەعمەتەکانە ئیتر من ئەگەوزم ناوەڵە نەعمەتەکانیشی لێ ئەیگیرێت قاعدەیەکی ئوسولی فقه هەیە فەرمێ الجەزاء من جنس العمل الجەزاء من جنس العمل پاداشتەکان لە شێوازی کردەوەکان ئەوە تەنها بۆ نیە وە گوناهیش ئەو هەیە لە چیا ئینسان گوناهی زۆری کرد سبحان الله خوا عقوبەی ئەدا لە خودی ئەو شتە ئەبێ بەڕاستی ئینسانی موسڵمان هەوڵ بدا عمری خۆی درێژ ئەمان هەمووی ئاثەواری گوناهن کەوابوو گوناه ئاسایشی ڕۆحی ئێمەی تێکداوە ئاسایشی ماڵی ئێمەی تێکداوە ئاسایشی وڵاتی ئێمەی تێکداوە شاری ئێمە گوناه خراپەکاری وهای لێکردوون کە بەرەکەتەکان لەناومانە نەهێڵێ و حەیات و عمرمان تێکچێت کورتی عمرمان کە بەرەکەتی تیا هەست پێ ناکەین کە چێژ وەرناگرین کە هەست بە ئارامش ناکەین هۆکارەکەی ئەوەیە ڕەبتمان لەگەڵ خۆیان کزە ئەگەر نا ئینسان پەیوەندی لەگەڵ خۆیان هەبوو هەموو مصیبەتەکان ژیان بەسەریەوە و جەژن سەیریانەکات چکە زانە ڕەزامەندی خۆی جەل جەلاله لەسەر داوا ئەکەین و ئەپاڕێنەوە و ئەلاڵێنەوە لە ذاتی پاکی پەروەردگار و هاواری لێ ئەکەین ئەڵێن یا ئەرحەم الراحیمین یا ئەکرەم الئەکرەمین یا ذا الجلال والإكرام یا حەی یا قەیوم خۆی بۆ خاتری گەورەی خۆی لە گوناهەکانمان ببوورە یا ڕەبی خۆی گوناهی بە ئاشکرا کردومان عەفومان کرد تو گەورەی خۆت گوناهی بە پەنهان کردومان عەفومان کرد یا ڕەبی خۆی گوناهی بە پەنهان کردومان عەفومان کرد خۆی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی لە گوناهی دەستمان ببوورە لە گوناهی دڵمان ببوورە لە گوناهی چاومان ببوورە لە گوناهی زمانمان ببوورە لە گوناهی گوێکانمان ببوورە لە گوناهی قاچمان ببوورە لە گوناهی خەیاڵەکانمان ببوورە لە گوناهی داوێنە عەورەتمان ببوورە یا ڕەبی خۆی گوناهی لەمە پێش کردومان عەفومان کە گوناهی لەمە و دوائیکەین و فریای تەوبە ناکەوین خۆی عەفومان کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی ڕێگای بەرماڵ و مزگەوت و خواناسیمان لێ تێک مەدە یا ئەکرەم الئەکرەمین نێوچەوانمان بگرە بۆ دینداری و خواناسی چێژ بخەرنەوە عیبادەتەکانمانەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی دڵمان پێوەستکە بە خواناسیەوە دڵمان پێوەستکە بە خۆتەوە یا ڕەب العالەمین خۆیە تۆ خۆت سەرپەرشتی دڵمان کە بۆ یەک لەحظە خۆیان سپاردە لای تۆ زایە نابێت دڵمان مەدرەوە دەستی خۆمان خۆت سەرپەرشتی کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین خۆی بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی گیان هەرچی گرفتمان هەیە بۆمان چارەسەر کە خۆی گیان ئێمە هەر یەکەمان کۆمەڵە گرفتی زۆرمان هەیە هەندێکی ئەتوانین بڵێن هەندێکی ناتوانین یا ڕەبی خۆیەوە گرفتەکانمان بۆ تۆ بەرزەکەینەوە تۆ حەکیمی پەروەردگارە حەکیمی دەردەدارانی ئێمەی دەردەدار هانامان بۆ لای تۆ هێناوە خۆیە گرفتەکانمان بۆ چارەسەرکە لە هەڵەو کەم و کوڕەکانمان ببوورە خۆیە لە هەڵەو کەم و کوڕەکانمان ببوورە قبوڵمان کە یا ڕەب العالەمین ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین یا ئەکرەم الئەکرەمین تو گەورەی خۆت خۆیە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان گرفت لە ماڵایەتی ئاسوودەی بۆ ماڵەکەی بگێڕەرەوە خۆی ئەومان گرفت لە دڵیا هەیە خۆی ئاسوودەی بۆ دڵەکانمان بگێڕەرەوە تو گەورەی خۆت خۆی عەفومان کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ڕەبی خۆی یا سپاردە لای تۆ زایە نابێەوە خۆمان سپاردەی تۆ کرد خۆمان دایک و باوکمان خزم و کەسوکارمان ئەولادەکانمان هەمووی سپاردەی تۆ کرد یا ڕەبی خۆی لە گوناهی دایک و باوکمان ببوورە تو گەورەی خۆت خۆی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان قەرزارە قەریسە شانی سووکە تو گەورەی خۆت خۆیان ئەومان ئازارێکی هەیە خۆی لە خۆڵی بکەرەوە خۆیان تۆ طەبیبی طەبیبانی هانامان بۆ لای تۆ هێناوە
رحمته بزي ومهرباني خوت بسرمانا ببارنا يا أكرم الأكرمين خويا عفو مانك خويا عفو مانك خويا تو عفو كارانت خوشوي إمش هاتون توبة كين هاتون آسايب والرحمن دستگير كين خويا لبركتي أم كتابي بشمان مكان نوري أم كتاب خرنا ودلمانا يا رب العالمين خويا بمان كرا خزمت كاراني دينك خويا بمان جيرا خزمت كاراني دينك يا ربي خويا داوالي أكين بناوي جوان وصفتي برز باسم عظمة صلاوي أمل سيئم بقينا في غمبري خواه صلى الله عليه وآله وسلم خويا يككنا ومن لخزمتي أبينا يا ربي خويا جان تنجل لن يجكانا السلام عليك من يكل خويا داوالي أكين بمن جرى لو عبداني في غمبري خواه صلى الله عليه وسلم لدور وآن ناسته يا أكرم الأكرمين يا ربي خويا داوالي أكين بأندازي دنكي هناركاني خلبجا بأندازي نمي باراني باريو بأندازي قلاي بايزي وريو بأندازي جاجوانا كان سريان درهنا بأندازي جماري استيركان بأندازي قرصاي عرشد بأندازي جوانيا كان بأندازي رنگكان بأندازي دنگكان صلوات وديداري أو خوشي سأنرين وبي بقينا يا أكرم الأكرمين يا ربي خواي جان إيما زمان من كل الدعاء يا أكرم الأكرمين نازانین چۆن دوعا بکەین نازانین چی بڵێن خوای گیان هەر چاکەیە ئەو خۆشەویستەمان داوای لێ کردووی یا ئیلاهی ئێمەش داوات لێکەین پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی تو گەورەی خۆت خوایە ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خير وبلا هم وشؤون وقال ما